سڵاتان لێ ببینەرانی خۆشەویست. ئێرە شارۆچکەی دوکانە، ئەو شوێنە گەشتیاری کە زۆربەمان ناسین. ڕەنگە زۆربەمان کە ناوی دوکانە بیستین وا بیر بکەینەوە کە دوکان لەبەروی شوێنێکی گەشتیاری و گەشتیارێکی زۆر ڕووی تێکات لە ڕووی هەلی کار و ئیش و کاروبارەوە باش بێت. بەڵام بەپێی بۆ پشتڕاستکردنەوەی ئێمە دەمانێت لەگەڵ خودی خەڵکەکە قسە بکەین بزانین ئایا ئەوان بەڕاستی پشتگیریان قسەیەکەن بە ئاسانی گەنجەکانی هەلی کاریان دەستەکەوێت. ئایا حکوومەت چی کردو بۆ ئەوەی ئەو گەنجانی کە زانکۆ پەیمانگا دروست تەواو دەکەن لە شوێنێکی با بڵێن باشە خزمەت بکەن، وەکوترێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئەو کەسانی کە تەخەڕوجیان کردو توانیویانە بە ئاسانی هەلی کاریان دەست بکەوێت. حکوومەت چیان بۆ کردەوە و دوکان لە ئێستاە پێویستی بەچیە؟ ئەم پرسیاران و کۆمەڵی پرسیارتر لە هاوڵاتیانی شارۆچکەی دوکانەکەین ئێوەش بینەری بەرنامەکە بن. گەنجی دوکان بەڕاستیەکەی زۆر منکوبن، زۆر چەساون، زۆر بە ئیش و کارن. 90 گەنجی ئەم شارە بێکارە کە مەوسیمی گەشتیاری نەمێنێت بازاری دوکان بە تەواوەتی ئەکەوێت. هەڕووی حکوومەتی چیمۆنا دوکان نەکردو. سا من کوڕێکم هەیە بەخوا سەعات 3 نیوەڕۆڵ دەستێ لەبەر هیچ کەساوەتێکی نییە. سێمڕۆ خەڵکە خەروجەکە چی بکە لەو بازاڕا سوڕە دینارێکی پێ نییە، پارەی دوو چای پێ نییە. شارۆچکەی دوکان لە ڕووی هەلی کارەوە بۆ گەنجان بۆ خەڵک بەگشتی چۆن؟ بەناوی خۆی گەورە مێرەبان دیارە شارۆچکەی دوکان بەڵێ شارۆچکەیەکی گەشتیاریە، بەڵام لە ڕووی هەلی کارەوە زۆر لە دواوەیە. بۆچی؟ لەبەر ئەوەی جارەکەنە هەر با بڵێن گەشتیاری خۆی لە ساڵێکە با بڵێن چەند مانگێکی زۆرتر خەڵک ڕوو لە گەشتیاریەکە. یعنی ئەوەشی کە دوکان و بازاڕی هەیە کە وەرزی گەشتیاری بەسەر چوو لە کاتەکانی ترا بازاڕی نییە. دوای ئەوە هیچ پرۆژەیەکی تێدا نیە، هیچ کارگەیەکی تێدا نیە کە وابێت کە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر ڕووی تێ بکات و سوودی لێ ببینێ. لەبەر ئەوە ئەتوانیم بڵێن گەنجی دوکان بەڕاستیەکەی زۆر منکوبن، زۆر چەساون، زۆر بە ئیش و کارن. حتا خەڵکمان هەیە لێرەوە ئەچێ بۆ شوێنەکانی کە ئەچێ بۆ جێگای تر. جاری وایە خەڵک هەیە ماڵیشی بارەکە ئەڕوا بۆ ئەوەی کە لە شوێنانی تر کەسابەتکە بۆ شارە خەرەباڵغەکان. بەڵام مامۆستا ئێستا خەڵک ڕەنگە خەڵکی ناوچەکانی کە بمان بینن دەڵێن دوکان شوێنێکی گەشتیاریە، ئەو هەموو شوێنە گەشتیاری تایە خەڵکەکەی ڕەنگە خاوەنی شوێنی گەشتیاری خۆی بێبیدا بەکرێ یاخود لەوە پارەی دەستکەوێت. ئایا بەم شێوازەیە خەڵکی ئێرە خاوەنی ئەم شوێنانێ؟ نەخێر، ناوی زل و دێ وێرانە بەو شێوازە نیە. لەبەرەوەی زۆر شتەکان قۆڕەخ کراون لەلایەن کۆمەڵە خەڵکەوانێ. ئیتر ما باقیتر خەڵکەکەی تر ئیش و کاری نییە، وەکو عەرزم کردی شوێنی زەراعەت و باغداری و ئەمانەی هەر نییە. لەبەرەوەی چواردەوری شاخە یان بەحرەیە ئاو چەم ئەوانەیە، شوێنی گەنم و جوۆ و نیسکون و نۆک و بێستانەوانی نۆکو دەشتی شارە زۆر و دەشتی کۆیە و دەشتی پێنجێنەوە بابەتانە. ئەم شوێنانەی نییە، شوێنی کشتتوکاڵی نییە، شوێنی حیوانداریشی نییە. لەبەرەوە هەر هەیەونی ئەم بازارێکی زۆر زۆر کەم لەناو بازارڕەکە هەیە. ئەوەکە تریشی مەجموعەیە خەڵکی زۆر لە با بڵێن فەرمانگە حکوومەکانە دامەزراوە. ئیتر ئەو مەجموعەکەمەش هەیە کە سەرقاڵە یان تۆزە بە ماسی گرتنەوە یان بەو کەپرانەی کە گەشتیارین. ئەمەش کاتەکەی مەحدودە و بەدەست کۆمەڵە خەڵکی سنوورداریشەوە، ینی هەموو خەڵکێک ناتوانێت ئەمانە بکە. ئەم هەلێک کارە بۆ هەموو کەسێک ناڕەخسێ، بۆ هەموو گەنجێک ناڕەخسێ. مامۆستا جگە لەمە ئەی حکوومەت ینی چۆن هاوکار نەبوو یان ئایا هاوکاری خەڵکەکە کردووە بۆ ئەوەی جۆرە لە جۆرەکان بە پێی پلانێک هەلی کار بڕەخسێنە بۆ ئەگەر نیوەی خەڵکەکەشی؟ نەخێر بپێچەوانەوە. ئەسڵان حکوومەت هەر ڕێگرە لەوەی کە جاری وا هەیە خەڵک ئەوێ کەپر دروستکە، شوێنی گەشتیاری دروستکە، کەرتی دایبەت زۆر گەشە بدەن بەمانە. بەڵام ئەوان ڕێگریشیان لێکن. ئەوشی کە کراوە زۆر کات هەر بە تەجاوزات و بەم بابەتانە کراوە. لەبەرەوەی ئەرزەکان ئەرزی با بڵێن ئەو ئەرزانی کە کەپەکانی دروستەکەی خۆی شەواڵتیە، پێوترە شەواڵتیەوە ڕۆخی ئاو. ئەم ڕۆخی ئاوە مڵکی عامەیە، بەڵام خەڵک خۆی دێت بە ناچاری کەپری لە دروستەکات و ئەی ڕازێنێتوانێ و کەسابەتی تیەکە. لەبەرەوە حکوومەت هاوکار نەبووە، بەڵکو زۆر کار ڕێگریش بووە. دوکان خەڵکەکەی لە ڕووی ئیش و کارەوە چۆنە؟ ئایا هەلی کار بە تایبەتی بۆ گەنجەکانی هەر نەماوە نەماوە؟ ناوەڵە. بۆچی ینی ئەی گەنجەکانی چیەکەن دوایەوەی ناگە قوربەتەوە بازار دەگەڕێن دەتوڕێنەوەی ناکەن. ناوەڵە یەک چێک نییە. ئەی حکوومەت چۆن هاوکار نەبوو بێت لەم شوێنە گەشتیارە هەندێک پرۆژە دروستکە کە بۆ بۆنەوە کۆمەڵی گەنجیشان تێکی نەکردو، هەر هیچ تێکی نەکردو گاگە. گەنجەکانی خەڵکەکەی پەنا بۆ گوێم بۆی بژێوی خۆیان وڵای هیچ ناگەن قوربەتە لە ناو بازار دەتوڕێنەوەنەوە یا هیچکیان نییە.
داواکاریتان چێت تۆکو خەڵکی دوکان داواکاریمان بێ داواکاریمان ئەوە گەرم هیچکارێک هەبی بۆ گەنجانە بکرێەوە هیچ داواکاریمان نیە وەکو کاسبکارێک ئیش و کار چۆنە لە ناو بازار لێرە لە دوکان ئیش دەبێت بۆ خۆت ئەو کاسپی دروستکەی ئێستا من بۆ خۆمەوەتە ژیانی خۆم 5 منداڵ 6 منداڵ بەخێوە دەکەم لەسەر ئەوەیە ڕستقەکەم ئەوتانی بەشی بژێوی تەکاتوانێ بژێویکی باش دوواداگرن باش عیبی نەخوانەی بڕێ بەزیاد بێ الحەمدلله باشە ئەمە تۆ وەکو کەسێک کە تەمنێکت هەیە لە میشە ئەو گەنجانی کە زانکۆ تەواوکەن پەیمانگا تەواوەکەن لە دوکانە لە شارۆچکە دوکان بە ئاسانی ئیشیان دەستەکەوێ هەلیکار خێر نەبەخوا ئێستا من کوڕێکم هەیە بەخوا سەعات 3 نیوەڕۆ هەڵدەستێ لەبەر هیچ کەسابەتێکی نییە ئیشێکیشی نییە ئەمە گەڕاوە بە دوای ئیشی دەست نەکەن ئەگەر ئیشێ بێدێن مەگەڵ خۆم ئیشەکەی بێ دەکەم بەخواوەتە دوکان کە مانگی 16,000 دینار دەدەم ئەوەتە دام خستوە بەر بێ ئیشی دوکانەکە داخ بەخواوەتە و دوکانی منە 16,000 دینار دەدەم ئەم دەوروپشتە هەموو شارەزان مانگی 16,000 دەدەم دوکانەکەم داخستوە بەر بێ ئیشی ئێستا خەڵکی ناوچەکانی دیەگەر بمان بێن ئەڵێن شارۆچکەی دوکان شوێنێکی گەشتیاریە گەشتیارێکی زۆر ڕووتێکە ڕەنگە هەلی کار باشتر بێ لە شوێنەکانی تر ئایا فعلەن وایە دوکان ئەوەنە ئیشی تایە ناوەڵی شتیان نییە براکەم تو 50 کەبرەکەکەوتە کابرا مڵکی خۆیەتی نایڵە کەپری لێ دروستکرێ ناهێڵێ نایڵێ یەک تۆزەوە بڕە سێریگە و 50 ماڵە ئەم 100 ماڵە طبعاً لانێ 200 ماڵ استفادی لێ بکە کابرا ڕێگریەکەن لە خەڵکە ئەو شتانە دەڵێ مڵکی ئاوە دەڵێ مڵکی ئاوە ناتوانانی لێ دروستکە حکوومەت بە تایبەتی لەم کەرنتینەیە کە ڕێگری کرد لە گەشتیار و با بڵێن بازارەکانی دەخست تا چەند هاوکار بۆ بە تایبەتی بۆ خەڵکە فەقیر و هەژارەی کە پێویستیان بە بژێوی ڕۆژانەیە دەریبێت بە قوربان تو ئێسامە مانگی نوێ 3 مەعاش دراوە ئێسامە ئەگەر مەعاش بدرێ ئەم خیارە گەردەجادەوەی دیدەم کیلۆ 500 بیدەم بە 750 دینار بازار نەرسە من 2 کیلۆ دێدەم 2 کیلۆ خیار دەدەم بازار نار کەسش لێم ناکڕە کیلۆ مۆز زافەری قاوە دێ کیلۆی مۆز بازار دینارە براکەم ئەسا کیلۆیە تەماتە بە 750 دینار بە 500 دینارە هەموو یەگەڕێتەوە بۆ بێ مەعاشی بە قوربان ئەگەر تۆ مەعاشت هەبێ و مەعاش هەبێت تۆ توانی پارە سەرف بکەیت بەس ئەگەر مەعاش نەبێت ناتوانانی پارە سەرف بکەیت من دەبێنێ 50 کیلۆ خیارم هێناوە 50 کیلۆکەوەتانە ئێستا 2 کیلۆی دەم بە 1000 دینار ناڕوە دو کارتۆن مۆزم هێناوە کیلۆی دەم بە 1000 چەند کیلۆ مۆز دێ بە 1000 دینار دەدەم ئەگەر لە فەریقاوە دێ کیلۆی مۆز بە 1000 دینارە نافرۆشتر براکەم هیچ ئیشوکاریتیان هیچ کارگەیتیان هەیە هەموو خەڵکە بێشن چەندە بە چەنا کە بەرەوەرەیە ئیشوکارێنگە کەسێکی نێدێرە خەڵی بێکارە باشە تۆ جەنابەت منداڵت هەیە زانکۆی تەواو کرد بەڵێ سییان و چوارم هەیە چوارت هەیە بەڵێ باشە دوایەوە کە زانکۆیان تەواو کردووە لەکوێ کارەکەن چۆن هەلیکار هیچیان کار ناکەن بۆچی ناکەن شویان کرد و کچن و دایمێدەکانیان و باشە بە دوای هەلیکارا بگەڕێن کاریان دەستەکەوێت ناڵەکارێن دەست ناکار شوەیە حکوومەت تا چەند هاوکار بە بۆ ئەوی ئێوە با بڵێن منداڵەکانی ئەو کە زانکۆ تەواوکەن ماوەیەکی زۆر دەخوێنن یاخود خەڵکی ئێرە بەگشتی بۆی هەلی کاریان بۆداین کە هاوکاری کردوون لە هاوکارێک نەکرا هیچ ڕوویەکە هاوکاری نەکراوی بەڵام ئێستا خەڵکی ناوچەکانی دی ڕەنگەمان بینەڵێن دوکان شوێنێکی گەشتیاریە بە بەراورد بە شوێنەکانی تر وا حسێبەکەن کە ئیش و کاروبار تێدا زۆر گەشتیارە بە هەموو کەس نیە گەشتیارە گەشتارێک کاتەیە ئەم دوو مانگەی وانە دارم دوو مانگ بەڵێ دای نامێن ئیشەکە نامێنە زۆرینەی ساڵەکە بێکاری ئەم بێکاری بێکارەکە دوو مانگەیەکە ناکۆش کاتێک دوکان نییە تۆکو کەسێکی ناو شارۆچکەی دوکان چ داواکاریەکتان هەیە داواکاریمەیە ئەو خەڵکە کاری دەستکەوێ بێکار نەبێ بە سراحەتی بە موسەواب درێ موسە درێ کە خەڵکی بێ پێویستە بە شتێکی نەبوانێ ماڵ مناڵی سراحەت کەوتر ئەو شێوەیە هەلی کار لە دوکانە زۆر خراپە ینی بەوە نیە کە شوێنەکە شوێنێکی گەشتیاری و سیاحێ و خەڵک ڕووی تەیەکە هەلی کار زۆر کەمە بە تایبەتی بۆ گەنجانی ینی بەبێ هیچ ئەم لاولە 190 گەنجی ئەم شارە بێکارە لەبەرەوەی ئەوەی کە خۆی خاوەن پرۆژەیەکی گەشتیاری یا شتێک بێ هەلی کارەکە بۆ ئەوە بۆ گەنجەکە نیە باشە بەڵام ئێستا خەڵک وای حسێبەکڵێ دوکان شوێنێکی گەشتیاریە ڕەنگە هەلی کارتیە ئاسان دەست بکەی بە بەراورد بە شوێن و شارۆچەکانی تری کوردستان ئەخر هەلی کارەکەس چۆنە ئێستا هەنێک کەس بخۆی کابینی هەیە هەنێک کەس کەپری هەیە خۆی شتێکی هەبێ لە ناو بازارەکە دوکانێک شتێکی هەبێ هەلی کار بووە ئەژنا گەنجەکەی ترما باخی چ بکە ینی چۆن هەلی کارەکە بۆ حکوومەت تا چەند هاوکار بۆ ئەوەی خەڵکی دوکان هەلیکاری دەستکەوێت بە تایبەتی لەم کەرنتینەیە کە بازارەکان داخرا گەشتیار نەما خەڵکی ئێرە چی کرد چۆن بژێوی پیاکەن قوربانجان حاڵی خەڵک لەم کاتەی کەرنتینەیە زۆر خراپ بوو لەبەرەوەی حکوومەت هیچ هەنگاوێکی نەنا
هەلیکاری شار ئەو هەلیکارە بکە خەڵک خۆی بۆ خۆی ڕخساندێتی ینی باسی کەرتی گەشتیارێکی کەرتی گەشتیاری لێرە کەپرەکان خەڵک خۆی دروستی کردووە و خۆشی بەڕێوەیە بە کابینەکان بە هەمان شێوە شوێنە گەشتیارەکان بە هەمان شێوە ینی بگرە حکومەت ڕێگریشی کردوونە کاوکاری ئەی گەنجەکان پەناوی کێ بن بۆی کاریان دەست وەڵڵا ئەنجا گەنجەکە ئەوەی کە بتوانێ و با بڵێن شتێکی ماڵە بۆی هینکەن ڕەوانی ئەوروپایکەن ئەوە باشە ژینا خەڵک گەنج لەم دوکانەیە زۆر بێکار و زۆر بئیشە یا دەچێ بۆ خارج یا دانیشێ دانیشە بەڵێ ئەچێ بە خارجیان خۆی لە کافتریا و گازینەکانە دانیشە شەو ڕۆژەکاتەوە حاڵی گەنج لەم دوکانەیە ئەوە شارۆچکەی دوکان لە ڕووی هەلی کارەوە بە تایبەتی بۆ گەنجان کە تەخەڕوجەکەن و زانکۆ پەیمانگا تەواوەکەن چۆن وڵا کەمە کەس تاین نابێت کۆچی داین ئارە وڵا بەس نەوەڵای چی دێنێت چی دێ دوکان نەجێ زەرعاتێ نەجێ فەلاحەتیە ئەوەندە بازاڕی هێگە بەهاران سەیران کەروشتی وا بێنە چی دێ باشە بەڵام خەڵکی ناوچەکانی دەروا بیرەکەنەوە زۆر بەمان دەڵێن دوکان شوێنێکی گەشتیاری ڕەنگە هەلی کاری بە ئاسانی دەست بکەوێت لەبەرەوە گەشتیار ڕوتیان بەخوای کەم آخر هەر گەشتیاری ئەوەندە دمزێ هەیە لەگەڵ ئەمەندە بازاڕێگە گەشتیار بێت نا چیکە هەیە وڵای سکەین حکوومەت تا چەند هاوکار بۆ ئەوی هەلی کار بڕەخسێنە بۆی گەنجەکانی بە تایبەت کاریان دەست بکەوێت وڵای حکومت کە لە دوکان هەمووی ئەوەی ئێستا مەکان دمزێ هەرەکەی سەحەبی خۆیانە خۆی حکومەت نێ خەڵکە و کەپری لێکردون و کابینیان لێ دروست کردون و هیچکەنی بینین زۆر جار بەپێی هەندێک بڕیار باج لەسەر دوکاندار باج لەسەر با بڵێن ماڵەکان زیادەکە کام باجە زیادەکە لە بەرامبەر ئاوێ خزمەت گوزاری کرێت ئایا کە حکومت باجی داناوە لەسەر دوکاندار لەسەر بۆ نمونەوانەی خاوەن پیشەن لەسەر ماڵەکان بە تایبەتی بۆ نمونەسە ئەو بۆ زبڵەکەیش پارەت دێوەرەگرێت لە بەرامبەر ئەمە حکومت توانیوێتی خزمەت بکا بە خەڵکەکان خزمەت خەڵگە تاعین نەبێت تاعینەکە مشکلی بڵێ ئێستا هەموو خەڕوج و خەڵکە بێش تاعینان نەبێت خەڵکیش بێش دەبێت بە پارە دەبێت بە کاسبی دەبێت چیکە هێوڵا ناوکو پاکەرەوە کۆمپانای دێ پاچی دەکاتەوە دێ و دەڕاوست چی باشە بۆ دوکان کرێت چی پێویستە وڵای جا دوکان چیوە بکرێت دوکان وڵای دوکان شوێنێکی کەم ئەوەندە سیاحی لێوە دمزێ و ئەگە تۆزێ خۆشی کەن بیکەن بە سیاحیشی زیاد بۆی خەڵکی گەشتیار بێ و خەڵکی ناو دوکانی سوپای لێ بکەوە دوکان ڕاستە شوێنێکی گەشتیارێ بەڵام ئەم شوێنە گەشتیارە نەبووتە هۆیەوەی کە گەنجەکانی یاخود خەڵکەکەی ناو دوکان بە ئاسانی هەلی کاریان دەست بکەوێت بەڵکو چەند سەرمایەدارێک زۆربیان هاتوون ئەو شوێنە گەشتاریانیان کڕیوە و بۆ خزمەتی شخصی خۆیان بەکاری هێنن یاخود کە ئەگەر قازانجێکیان دەست بکەوێت بۆ خودی ئەو کەسانەیە نەک حکومت هاتبێ و جۆرە لە جۆرەکان پرۆژێکی لێرە دروست کردبێ بۆیە گلەیانە کرد کە گەنجەکان بە ئاسانی کاریان دەست ناکەوێت بەڵکو هەندێکیان پەنابەنە بەرەوەی کە بچین لە شار و شارۆچکەکانی تر کاریان دەست بکەوێت هەندێکیان بیر لەوەکەن کە بەرەو هەندەران بڕۆن ئێمە بەردەوام بین بەڵامەچین لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئەمانەوەی لە خەڵکی ناو شارۆچکەی دوکان بپرسیم زانین لە ڕووی هەلی کارەوە چۆنە حکومت چەند هاوکار بۆ ئەوەی بتوانێت هەلی کار بۆ هەندێک کەسی ناو دوکان دابین بکە گەنجەکانی ئێرە کە تەخەڕوجەکەن و زانکۆ پەیمانگا تەواوەکەن پەنا بۆ کوێ بن لەکوێوە کاریان دەست دەکەوێت و لە شوێنێکا بتوانن بژێوی ژیانی خۆیان دەربن گەنجی دوکان بەڕاستیەکەی زۆر منکوبن زۆر چەساون زۆر بە ئیش و کارن 190 گەنجی ئەم شارە بێکارە کە مەوسیمی گەشتیاری نەمێنێت بازاری دوکان بە تەواوەتی ئەکەوێت هەڕووی حکومەت و حکومەتی چیمۆنا دوکان نەکردو ئێستا من کوڕێکم هەیە بەخوا سەعات 3 نیوەڕۆ هەڵدەستێ لەبەر هیچ کەسابەتێکی نییە سێمڕۆ خەڵکە خەڕوجەکە چی بکە لەو بازاڕا سوڕە دینارێکی پێ نییە پارەی دوو چای پێ نییە دوکان شوێنێکی گەشتیاریە ینی گەشتیار زۆر ڕوتیەکە ئەمە هیچ هاوکارێکی کردو بۆی باسانی هەندێک کەس کاریان دەست بکەوێت باش ئەم ماگەی ینی باش برێ ئەنی بەبوونی عاربووشەکەەوە کاسبی هەبوو ئەی مانگەکانی تر لە سامانکانی بەرەو کەمی ڕاتێت من مەکتەبش دەکرێتەوە لە خوارەوە کاسبی وەرە کەمی ڕاتەوە کەمە بێتەوە بەڵێ دەمەن کاسبی دوکان ئەنی دوو بۆ سێمان ساڵان ئێستا بینین وردە حکومت باج لەسەر هەندێش زیاد دەکات بە تایبەتی باجی لەسەر دوکاندار داناوە بە حتا باجی لەسەر ئەو ڕیکلامانە داناوە کە لەسەر دوکانە بۆ نمونە باج لەسەر پاکرد خازم بخم دێم دۆ دەمەتر بوو لەسەر ئەوەی لەسەرەوەی باجی بەڵێ
لە بەرامبەر ئەم باجانە چه خزمەت گوزارێکی پێشکەشی با بڵێن هاوڵاتی والله کۆوی کراوی زوو کراوی ئێستا ناکرێت ناوەڵە باشە ئەی بۆ ئەوەی ئەو گەنجانی کە تەخەڕوجەکەن لە زانکۆ پەیمانگە کاریان دەست بکەوێت پەنا بۆ کوێ لای کا کەم دەستیان ناکەوێت تۆ کابرای ماکتب تاوا بەغیان پەڕاشیان کرێ کارەکە بیشەکە دەستیش ناکەوێت کرێکارێکەشی دەست دەست ناکە ناوەڵا کەمە چیەکەن وڵی چوانە ماڵۆ دانیشەوە کابراگەر باوکێک مەعاش خۆر و شێک ماگان شتێک بداتێ چاوەڕێی دەستی باوکیانەکە هەروات تۆ بەعام تەلە بەوە لە وڵاتی ئێمە کۆکاسیبی زۆر کەمانی کۆکابرا قاتە لە بەش بێوە بەڵام خەڵک وا بیرەکاتوەڵێ دوکان لە ڕووی ئیشەوە بێ زۆر باش و لەوەرەوەی گەشتیاریە خخوای دوکاندار نەبێت دوکاندارەکەس نام دوو بۆ سێ مانگە سێ مانگە ئەوی عربەکەگە بیە دو ئەوەی کزە ئەتە لەمە دو بازە بەرە کوزیار لە ناو دوکانە هەلی کار زۆر کەمە بڵێ بزەبن مەسفایەکە بولێرەکانە مەسفاکەش مودەی ئیشەکە دوای داخرایەوە بەڵام وەکوترێ دوکان شوێنێکی گەشتیاریە خەڵکێکی زۆر بۆ گەشتیاری ڕووی تێکات ئەمە هۆکار نەبوو یان هاوکار نەبوو بۆی گەنج کاری دەست وڵای ئەنجا گەنجەکان چۆن ئێستا بۆ ناو دوکان بەس ناو بازاڕەکەیە هەندێک گەنجێ هەموو بێکارە ئەوەی دوکانی نەوی بێکارە ناو دوکان کەمینەیە کاری کەمینەیەکەیەتی زۆربەی نیەتی باشە بەڵام حکومەت وەکو دەزانین هەتا بێ باز زیاد دەکات ئێستا بۆ نمونە هەتا باجی لەسەر ڕێکلامی دوکانەکانیش داناوە لەسەر کۆمەڵیشتی دان لە بەرامبەر بێ خزمەت گوزاری پێشکەشکە ئایا خزمەت گوزاری پێشکەشی ئێوەی دوکاندار کردو نەوەڵا لە هیچ ڕۆیەک و خزمەت گوزاری چی نەکردو ئەوەی کە کردوێتی دوکاندارەکانیش بۆ خۆیان کردوێنە لەسەرینی خۆیان بڵێ حکومەت وەکو ئەرکی سەرشانی چی بۆ کردو وڵای هێنجا هیچی وای نەکردو بۆ ناو دوکان ئەوەی ناو دوکان دەبینی ئەمەی کەپرەکان دەڵی ناو دوکان و دوکاندارەکان هەموو بۆ خۆی کردوێتی هەڕووی حکومەت و حکومەتی چی بۆ ناو دوکان نەکردو ئێستا دوکان پێ دوایە چی پێویستە بۆی وڵای ئەنجا دوکان زۆر شت پێویستە بۆ ناو دوکان بکرێ جا دەو ڕێگاوانەکانی جوان بۆ چاکرێ شوێنێ سیاحەکان بۆی بکرێ شتێکی باشی بۆ کرێ بۆ ناو بەخوا هەلی کار کەمە هەندێک پڕۆژەوشە دەستی پێکردووە لە ناو دوکان بەتەمایە دەست پێ بکە ئەگەر هەلی کار هەبێ بۆ ناو خەڵکی دوکان یعنی لۆ پڕۆژەیە یعنی بۆم نەکرێکاری ئەوانە بیانی نەهێنن ئێستا دوکان شوێنێکی گەشتیاریە ڕەنگە زۆر بەمان یانی ئەو کەسانی کە لە دەرەوەی دوکانەژین بڵێن دوکان لە بەرەوەی گەشتیاری ئەبێ هەلی کاری زۆر تیاابێ بۆ گەنجەکانی ئێرەکە تەخەڕوجەکەن زانکۆ پەیمانگا تەواوەکەن باسانی هەری کاریان لە منتیقی خۆیان دەسەکەوێت نەوەڵە چی ئەەکەن پەنا بۆ کێ پەنا بۆ ناو بازاڕە بن بۆ کەسابەتێکە بن لەناو بازارەکەی ئەوەندە هەڵەگرێکە بتوانن بژێوی ڕۆژانیان دەبێن نەوەڵە جەنابەی سەر دوکانداری لێرە بەڵێ چۆنە ینی ڕۆژانە فرۆشت ئەوەنە دەرێنێ کە دوکانی کرێی دوکان و بژێویشی ڕۆژانیشی پێدابین بەخوا زۆر کار دەکەوێتە زەرەرەوە زەرەر ئەی حکومت چی کردو بۆی ئێوە کە ئیشەکان کە دوکاندارن جۆرە لە جۆرەکان ینی بتوانن بژێویەکەتان دەبێن هیچ هاوکاری کردوون هیچ بەدەمەوە هاتنێکی بۆ کردوون ناوەڵە هیچ لە بەرامبەر ئەو باجانەی کە لەسەر دوکانەکان دایانێ سە بۆ نمونە ڕیکلامی سەر دوکانەکان لە بەرامبەرە پارەی ویست کردوێتی بە باج لە بەرامبەر ئەبێ کە باجی وەرگرت خزمەت گوزاری پێشکەشکە ئایا خزمەت گوزاری هیچ بۆ هێناوە هیچ ناوەڵایچ نێناوە داواکاریتان چێەوە وەڵا داواکاریمانەوە بەهانای هەژارانەوە بێ بەهانای خەڵکەم دەرامەتی و کاسبکارانەوە بێ نەوەڵایی هەلی کار لە دوکان بە ئاسانی دەست ناکەوێت ئەی گەنجەکانی چیەکەن بۆ منە هەندێک گەنج کە تەخەڕوجەکەن زانکۆ پەیمانگا تەواوەکەن ئەبێ لە شوێنەکە بتوانن خزمەتکەن کارێکیان دەستکەوێت ئیش بکەن وڵای دێ سەدا هیچ شێکی وانە کە بۆ گەنجی دوکان کە ئیش بکە نەوەڵە بەڵام ڕەنگە خەڵک زۆربەوە بکاتەوە بڵێ دوکان شوێنی گەشتیاری ئەبێ کار و باز جگە لە ناو ئیشی ناو بازار هەندێک شاگریان ئەو منەمانەوە هیچ شکی وای لێ نییە نەوەڵە ئێستا بۆ نمونە حکوومەت هاتووە باجی لەسەر دوکانەکانیش داناوە بۆ ئەو ڕیکلامانەی کە لەسەر دوکانی هاتن بۆ لای نەوەڵە کەس ناتەوە بەداوە ئێستا کاتێک کە باش لەسەر شوێنێکدان لێ ئەبێ لە بەرامبەر خزمەت گوزاری بدرێتێ هەندێک لەو دوکاندارانە مەقسم لەگەڵاکردنیان هاتوون پارەی ڕیکلامەکانی جوەرگن قوتعەکانی سەر دوکان ئایا هیچ خزمەت گوزارێکی پێشکەش کردو بۆی بۆ نمونە بۆ دوکاندارەکانیان هیچ پرۆژەیەکەیە لە دوکانە کرابێ بۆی هەلی کار بۆ هەندێک گەنج بڕات نەوەڵە هیچ شتێکی وان نکراوە ئەی چیەکەن گەنجەکان وڵی بەشێک کەمی ئەگەر هەلی کاری دەستکەوت بدناوی کە هەموو لە ماڵەوە دانیشتووە بەشێکی زۆر کەمی بەڵێ ئەوانی تری هەر بێژ لە ماڵدان ئەگە هیچ نمێتی بکە هەردێ لە ماڵەوە دامنیشێ
ئەو پرۆژە گەشتیاریانە ئەو با بڵێن کەپرانە کراوە ئەوانە نەبووەتە هۆکارێ بۆی هەلی کاردابین ئەمانەی خەڵکی هەلێن حکومە نیە تاوەکو بیدا بەگەنج تا بۆ نەگەیەکێک هی خۆی بێ باوکی بەیان کەسێ بکاتێوەکانە ئەوەیە کە هەلی کار بۆم بڕخسێت تەنها بۆ کوری خۆیەتیتەوە هی کەس دەوڵەمەندەکانە بە کوردیەکەی کۆمەڵە کەسی دیاری کراوە ئاوە پرسیارم کردوتیان ڕەنگە هەندێکیشان هەر خەڵکی ناو دوکان نەبن هەر کڕیویانتەوە سەرمایەدار چی دوایەوە شەرنی هەمواری نادوکان مەلاوانەیە خەڵکی سلێمانی بەکڕیبێت و لێرەکانە بەکرێدا بێ بازار وڵە گەشت و گوزار بێ خەڵک بێ هەیە بازار بەس کە خەڵک نییە بازار نییە لە وەکوترێت لە ساڵەکە چەند مانگی ینی بۆ ئێوە باشە و چەندێکی مێنێتەوە کە کەزاوی ئیشەکە هەمووی بڵین لە مانگی حوتەوە دوو مانگە لە مانگی حوتەوە تا مانگی نۆ ئەوە تێساوات شۆڵ ئەو دوو مانگەیە دوو مانگەیە نەک شۆڵ ئاراڵەت شۆڵ بەڵام ئێستا مەعاشە خەڵک و معاشیش نییە و ئەوەی مەسەلەکە ئێستا ئەو کۆزانین حکومت بەرەبرە باش لەسەر شتەکان زیاد دەکات یەکێک لەو باجانەی کە تازە دایناوە ڕیکلامی سەر دوکانەکانە ئەوەی کردووە بە پارە لە بەرامبەر ئەو باجانە ئەبێ خزمەت گوزاری پێشکەش بکە ئایا خزمەت گوزاری چی پێش لێرە بەس جێبەجێ نەکراوە لە قەزای دوکان جێبەجیانە نا بەس لە شوێنە لۆیە جێبەجێ کرا بەس لێرە ئەوە نییە بەڵام هەندێک لەو دوکانانەی و لای مزگەوتەکەم وەرگرت جیان هاتوون قوتاکەم لێ کردوتەوە وتمە نامەوێت بۆی پارە باوەڕ ناکەمەوە ئێستا لێرەوە تا هەمووی قفعی پێوەیە کەس بەحسی نەکرد ئەی وەکو خزمەت گوزاری حکومت چی بۆ کردوون تا بتوانین جۆرە لە جۆرەکان شوێنەکە زیاتر هەلی کاری چت بۆ بکە نازانەوە تا ئەدی کۆبنە بۆ خۆم کردەوە جوانکاریە بۆ خۆمەی کرد حکومت چی حکومەتی نەکرد نا چی باشە بەڵام نەیتوانی ئەو کەرتە گەشتیاری کە لێرە هەیە وا پەرەی پێ بدا پێدا پەرەی پێدا کە خەڵک زیاتر بێ نەوەڵا هەمووی خەڵک بۆ خۆی خۆی شخصی هەمووی خەڵک شخصی خۆیکانە حکومت چی کرد باشە ئەو ترێ خەڵک هەندێکی ڕەنگە وا بیر بکاتەوە کە ئەو کەپر و دوکانانی کە لە شوێنە گەشتیارەکەی دوکانە هەن نزیک ئاوەکە هەن وابزانی خەڵکی ناو دوکانە بەڵام زۆربیانی سەرمایەدار و کۆمەڵ لە دەوڵەمەندی دیاریکراون ڕەنگە هەر خەڵکی دوکانیش دەب ناوەڵە خەڵکی دوکانیش بە دەگمنتیاتی تیاشێتی بڵێتیانی بەس هەیە سەرمایەدارە و خەڵکی کێ هاتوو داینەوە لێرە کڕیوێتی و ئێستای ئەوەتە قوربانی ئەوە کەواتە ئێستا دوکان پێویستی بە چییە؟ چی بۆ بکرێت تاوەکو گەنجەکانی باسانی ئیشان دەستکەیت پێویستی بە هەموو شتێکە تۆ گەنج بێ ئیش هەمووی بێ ئیشە گەنج چ بکە هەموو ئیشەوەتە گەنجوادان شۆ بێکار و کەسە بێکار و کەسە بێکار و کەسە ئەگەر ئەوەی دوکاندار بێوا دوکاندارانەوەیکەوە ئاسوڕێت کەسابەتەی نەهیچ ئێستا تۆ جەنابەت دوکانداری وەزەی دوکان بژێوی دوکانەکان بەعام 6 نەفەر من لەسەر ئەو دوکانم 6 نەفەر لەسەر ئەو دوکانە بژێویم ئەو دوکانە نە مەعاش نە هیچیشم نیە هەموو قەزای دوکانە زانین باشە لەم کەرێنتینەی کە ئەماوەی پێشۆ کرا بازار بەیەک کەڕەتی ئەو دووسێ مانگە هەر عیبادە بووی تەخت هەر یەک بە شەڕووی تێ ناکرێن دەما گەشتیاروشتیش نەما کەس نات لە دوکانە هەلی کار مەوسیمیە مەوسیمی گەشتیار نەبێت بەڕاستی لە ژێر سفرایە ئێستا ئێمە خۆمان دوکاندارین لە بازارەکەیە باوەڕ بکە کە مەوسیمی گەشتیاری نەمێنێت بازاری دوکان بە تەواوەتی ئەکەوێت نەکە نەناوەچێت تێگەشتی باوەڕکە من ڕۆژانە مەوسیمی گەشتیاری نەبێت ئەلم دوکانەی خۆمە تێگەشتی ڕۆژانە 5,000 تا 10,000 نادەفرۆ ئایا 5,000 تا 10,000 باوەڕ بکە گەشتیاری نەبێت مەوسیمی گەشتیاری باشین لایزیستان ڕازگۆ بێ لە قسەکردنا ساڵەکە چەند مانگی گەشتیاری تقریبن با بڵین لە مانجی زیاتر گەشتیاری چیە گەشتیاری عەرەب کوردەکەش خراب نییە بە سەڵاحەتەن بەس زیاتر عەرەبەکە بۆ ئێمە با بڵین داهاتی باشترە تێگەشی زیاتر کێشەی موچەیان نێوە پارەیان لایە و ئەوان کە دێن بەڕاستی پارە سەرف دەکەن تێگەشتی بیر لەوە ناکەنەوە پارە پاشەکە بیان بیبن لەگە خۆیان ئەو کە دێن لەگە خۆیان سەرفی دەکە لێرە تێگەشتی ئەوەی کە منیش دەڵم تقریبن 4 بۆ 5 مانگە باشە گەشتیاری دوکان مەتیقەی دوکان بەڕاستی لەو پەڕی باشی لایە 4 بۆ 5 مانگ زۆر ئەم ساڵ ڕێک کەرنتینەکە لە کاتی گەشتیاریا بوو لە مانگی سێوە دەست پێ وەزە چۆن بزدە قوربانجە ئێمە دوو مانگو بۆ دوو مانگونی لەکان دوکانمان داخست سفر بوو باشە گەشتیار سفر نە گەشتیاری چێکە دوکان نەبێ بازار نەبێ گەشتیاریی بەڕاستی تێگەشت بەس چییە عادەتەن عەرەب لە جەژنی ڕەمەزانەوە دەست پێ دەکات گەشتەکانیان تاوەکو کۆتایی جەژنی قوربان تێگەشی سەردانی ناوچە گەشتارەکانی کوردستانەکەن بە تایبەت دوکان تێگەشی ئەم ساڵەکە بە حکمی ئەوەی کە ڕێگای هەولێر وەکو پێویست نەبوو بە گەشتیاری عەرەب نەیانێت بۆی کریانتێنەوانێ مەحافظ سلێمانی مەفتوح بوو بەڕاستی گەشتیاریی زۆر کرد و مەحافظ سلێمانی و مەحافظ سلێمانی بەڕاستی سپادەی لەو هەلە کرد ئێستا ئەوە با بڵێن مانگی نوێ وەچینە مانگی دە تقریبا
وەزی موچە جەبینین کە موچەی مانگی سێ دراوە و مانگی نۆدە نزیک بینەوە لە دەشت ئەم نەدانی موچەیە و ئەم کەرنتینە و ئەم قەدەغەکردنی با بڵێن گەشتیاریە تاسیری گەورەی کردە سەر با بڵێن کەرتی گەشتیاری دوکان بەتەچیت ئەی تاوان تۆ کە پارە نەبێ موچە نەبێت ژیان نەبێت ئەی تاوان تاسی دەکات چه خەڵک بەڕاستی کاتێک حەزی لە گەشت و سەیرانە کە دڵی خۆش دڵخۆشبوونی بە چییە؟ دڵخۆشبوونیش بە مادیە سەڵاحەتەن یانی ئەمە ڕاستێت چونکە مادی یانی زۆربەی شتەکان بۆ دێنێتە دی و فەرهامی دەکات کە مادیت نەبێت و ژیرفات گەرم نەبێت ناتوانانی گەشت بکەیت. ئەمە لە ڕۆ گەشتیارەکەەوە کە باسمان کرد ئەی گەنجەکانی ئێرە کاتێ زانکۆ پەیمانگا تەواوەکەن بانی پەنا بۆ چ کارێکە بن چۆن کاریان دەستەکەوێت کە بتوانن لەو پسپۆڕی خۆیان ئیشان دەست بکەوێت و خزمەت لێرە هیچ شتێک نییە بۆ بوارە بەسەڵحەت نەوەڵە ئەگەر بۆ نمونە گەنجێک زانکۆیان مەحادیان شتێلەوە تەواو بکات بێتەیەکی لێشی وەک لای من یەکێکی بە ڕۆژانێکی کەم تێگەشی ئیش بکە ئەژینیا وەکو شتێک بۆ ئەو فەرام کرا بە هیچ شێوازێک نییە لێرکانە قسەکانە باسیەوت کرد و ڕۆژانەوەی 5 بۆ 10,000 پیاکە ئەگەر 5 بۆ 10,000 بێ ئەبێ شاگردەکە چەندێکی بانجیان شاگردەکە ئێتر بە پێی کات و زەمانە ئێستاکە من شاگردم هەیە بە 2,000 تا 3,000 تێگەشی جاکە مۆسیم باش بێت 10,000 دینار تێگەشی بەت کە مۆزیم سفر بێ من ناچارم کە من خۆم 5 دەم دەستکرێت 5 بدەم بە و 5 بدەم بەکەیان و خۆشم وەکو شخصی لێرکانە کۆڵێک مەساریف و کۆڵێک پارەم تیاسەرف کردووە کەواتە من لەو زەنەوەی زرت دەکەم بەسەڵاتەن من پێ دەڵم مۆسیمی گەشتیاری نەبێت مۆسی گەشتیاری بازاری دوکان ئەکسەری دوکان تەحدا دەکەم هەر هەمووی لە زەرەدا لە خێرا نییە ئەمە ڕێزستان ئیتر لە زەر بەسەڵاحەتەن تێگەشتم پێ دەڵم من بۆ خۆم نمونەی زیندوو ئەلم دوکانەیە باوەڕ بکە پێش تەمەن پێش ئەم دوکانم هەبێت دوکانی کەمالێتم بۆ سەڵاحەتەن تێگەشتی لە داخانە گۆڕیم ئەمیش هەر بەماشەوە ئیسفادەینەوە باوەڕکە شاگردێکم بۆ خۆشم ڕۆژە بووە نەک دەستکەوتن فرۆشتن 5 بۆ 10,000 لە هەر حوتی بەیانی و لاشتی بەیان و تاوە کۆشتی ئێواری ئەمە لێرکان دانیشتوین بەو پارە و پارە لە بەرامبەر ئەم کێشە و گرفتانە کە تۆ باسی کرد چی کردووە بە تابی لە وەرزانی کاڵی ئیش و با بڵین بواری گەشتیاری زۆر کەمە هیچ پلانێک شتێک نییە کە جۆرێک لە جۆرەکان قەرەبووی ئەو بێئیش و بێکارێ بکات بە قوربانە قەرەبوو چی و حساباتی چی و کتاباتی چی نەوەڵا برام ئەوەی کە ڕۆی بۆ خۆی دەڕۆیان فۆتەکە دەفۆتێ قەرەبوو چی شتی چی نەوەڵا برا جوانەکەم نەوەڵا نەقەرەبوو نەیەکشن نییە لە کاتی کەرنتینەکەیە وەزعی ئیش و کاروبارتان چۆن بوو بژێویتان چۆن وەڵا حتا بڵێ خراپ بوو هەمومان لە ماڵەوە بین ئیشی چی بکەین خەرەبوو یەک شتێکتان بۆ نەکراوە لە بەرامبەر ئەو بێئیشی چەند مانگەیەکە هیچی دەست نەکرد قەرەبووی چی وەڵاوەشی کە قەرەبوو کرا ئەمەی علاگەیان مێنا بە خەڵک دە علاگەی وەرەگر لە بری دە علاگە دوو علاگەیە بە خەڵک یەک علاگای کیسێکیە بە خەڵک جانتایەکیە بە خەڵک ئەو دەی وەرەگر لە بریەوە شاهر دیسان هەم لیانە بردویان حکوومەت بەعام سەیرەکەی ێستا باز زیادەکە لە بەرامبەر باز زیادکردنا ئەبێ خزمەت گوزاری هەبێت ئایا وەکو پێویست ئەم کابینەی حکوومەت ڕێی جەناب پێت وایە خزمەتی هاوڵاتی ناوەڵا بە هیچ شێوەیەک ناوەڵا بە هیچ شێوەی خزمەتی کەسی نەکردووە بەس تەنانەت بۆ خۆی بۆ خودی خۆی و بەرژەوەندەکانی خۆی و ئەوانەی کە لە دەور و پشتی بەڵامەوان دەڵێن حکوومەتی هاوڵاتی وەڵا هیچ حکوومەتی هاوڵاتی نیە حکوومەتی خۆیەتی و دارو دەسەکەیەتی دەوەرە چی بۆ هاوڵاتی کردو بەفیان بڵێ هاوڵاتی ئەوی هەڵبژارد و هاوڵاتی دەنگی بەوە ئەی بەڵێ هاوڵاتی هەڵیبژاد و ئەبێ بە پێی ئەوەی کە هاوڵاتی هەڵیبژاد بێ ئەبێ ئەو نەقەد لە هاوڵاتی بگرێ کە شتێکی بۆ بکە بەرهەمێکی بۆ بسازێنێ کە هەلی کاری بۆ بسازێنێ ئەم خەڵکە بێ داماوە بێ ئیش نەسۆڕێتەوە بناوە سێمڕۆ خەڵکە خەڕوجەکە چی بکە لەو بازاڕا سوڕە دینارێکی پێ نییە پارەی دوو چای پێ نییە ئیدە هەلی کاری چی خزمەتی چی لە بێکاریە گەنج بیرەوە کاتە وڵاتەکەی جێ هێڵا و چەنەها کەسمان ئەوە تا ڕۆشتووە هەمووی خنکا و نیوەی گەڕایەوە نیوەی ڕۆشت و هەر دیار نەما دیار نەما ئەسەریشی هەر نەماوە ئێستا ساحەبیشی بە تەمایە بێتەوە ماڵەوە کووا لەکوێ تەلەفۆنیەکە چاوەڕێی تەلەفۆنیەکە چاوەڕێی نامەیەکە چاوەڕێ یەکێکە لە جێگایەکەوە ناوێکی بۆ هەڵبا بڵێ وڵا فلانە کەس ماوە یان نەماوە ئەوەی کە بینیتان ڕای خەڵکی ناو دوکان بۆ ئەوان باسییان لەوە کرد کە تەنها چەند مانگێکی کەمی ساڵ نەبێ کە وەرزی گەشتیاری دەست پێکات و هەندێک لە گەشتیارەکان دێن کەشتمان لێ بکڕن باقی کاتەکانی تر دوکان لە ڕووی هەلی کارە وەزی زۆر خراپە و باسی ئەو گەنجانیان کە لە دوایەوەی لە زانکۆ و پەیمانگا تەواوەکەن بە ئاسانی لێرە کاریان دەست ناکەوێت ئەوەی کە زۆرێکمان وا هەستەکەین کە دوکان لە بەرەوی شوێنێکی گەشتیارێ بە ئاسانی خەڵکەکەی ئیش و کاریان دەستکەوێت بەڵام ئەوان باسییان لەوە کرد کە ئەو شوێنە گەشتاریانە زۆربیان کەسانی سەرمایه‌دەر یاخۆ چەند دەوڵەمەندێکی دیاریکرا و کڕیویانە و بۆ
خزمەت و بەرژەوەندی شخصی خۆیان بەکاری هێنن بەڵام خەڵکەکەی دوکان خەڵکی شارۆچکەی دوکان لە وەزێکی زۆر خراپدا لە ڕووی هەلی کارەوە بۆیە هەندێک لە گەنجەکانی کە کاریان دەست ناکەوێت لە دوایەوەی زانکۆ پەیمانگات تەواوەکەن بیر لەوەکەن و کە وڵاتەکە جێبێڵن و ڕێگەی هەندەران بگرن هەندێکشیان یاخود زۆربەیان لە ماڵیشەوە بە بێکاری دانیشن ئەوان داوایانەکە کە حکوومەت هەرچەندە ئەو باژانەی کە دایەنێ بە بەردەوامی لە زیادکردنایە با بیرێکیش لەوە بکاتەوە پلاندا بنێت ساڵانە چەند هەلێکی کار لە ئەم ناوچەیە زیاد بکات پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوا گەورتان سپێرم خواتان لەگەڵ